هالبجارتنا سروكي كي جبوي برلمان عراق بشتي محمد حلبوسي حتى انه كيجي مجارة جرمه لآليين سياسيين نقاشني ركفتني كان جدي بجهن کاریگری سر روشتشنه برای ریاض الوحیلیش رو و کاری سیاسیش بغده و پای که راست خود گل مداوا پریاسکایپی برای ریاض گلک سپاس کوین گل مدانه به سروکیه روشا پارلمانتو عراق جالی بریاردان و برفکیری و بریه بسم الله الرحمن الرحيم بنای خوای گەورە و میهرەبان سڵاو ji بۆ هەوش بۆ بینەرن هەوایان خۆشتوی لەوێ دەرێ جیوازی هەنە بۆ چووناندا نەبوونە نامزەتێکی هەفبەش بۆ سونەیان وێ کێوە کرد و حتا دەنگدان لە سەروەیەکە دەمێ بۆ هۆریدا نەیەکردن و هەروەها دابەشبوون و پەرچەبوون و جیوازیە دیتنی ژێدناوە چوارچێڤەیە هەماهەنگێ لەسەر دەنگدانی لەسەر وێ کاندیدێک و هەموو لەسەر هەف نەرین بوون و هێزن کوردی هێزن چارچۆفەیە هەماهەنگی سونی شیعی هەموو جیاوازیên وان هەنە و هەروەها جیاوازی هێل سەرێک و شعلان ژالیە تەقەدم بە بێ پێشنیارکردنیان ژنە تەنێ کوتلەیەن سونینە یەن شیعیژی وانە گوتن کو ئەو ئەندامێ بەعس بوویە و هەروەها ئینتیماژ بۆوانە هەبووە و ئەو سکالایەن کو لە سەرویژی هەبوون و هەروەها داخواز هەبوون کو پێویست بوو ڕۆنشتن یا دەستوری بە ئەڤە هەمیاوە کردن کو ئەف ڕەوش بهێ پێش هەموو بە هەڤرەوە وە بکن کو ئەف بابەتە بێشاندنش بۆ دادگا فیدرالی و دادگا فیدرالیژی بڕیاردا کو جارێ تەجیل بکە کو ئەف ڕۆنشتن یا دەستوریە یان ژینە و کی بێ بەربژارکردن سەر بێ يعني پروستیجی به سروکی کارن پارلمانتوی راستاندینه یانجی جگرین سروکت کارن شیناوی کارا پریوابن رونشتنا پریوابن حتی سروکک یانجی نمزتک کو یکبون سر هبه به هل بجارتن يعني هو الآن نعم عدم اختيار مرشح نها نەبوونە سەرۆکێ پەرلەمانی و نەبوونە هەلبژارتناوی وەکریەک و ڕەوشێکی وهاچێ بە ڕەوشێکی نەسەقامگیر ڕەوشێکی نەباش ئەف یا سونەیانە بخۆ بە ئاوایەکی عرفی لێ جێوازی هەنە دابەشبووە هەنە حتا دناوە سونەیان ژیدە حتا نەها نەکارن و کەسێکی بۆ خۆ بەربژێر بکن و بێژن ئەف کەس و نەڕێمێژ بۆ سەرۆکێ پەرلەمانێ ئەسوها دەبینم کو ڕۆژێن داهاتی وێ وەها بە چاوەڕێە بڕیارە دادگەی تێکردن کو ئەف ڕونشنا پەرلەمانی دەستوریە یان ژینە پشتی وێ ئەوێ ڕاببن کو کەسێکی هەلبژێرن و جارەکە دیژنوڤە دەنگش بۆ بدەندنەوە پەرلەمانیدا و بکەن سەرۆکێ هەروەها دیتنێکژی هەیە و چارچۆڤەیە هەماهەنگی ڕەنگە کەسێک بە ئەوژی لەسەر ڕازی بن بلا سنی بێ و ببە سەرۆکێ پەرلەمانیش بوو و ڕەوش باشتر ببەوەم نەکەونە بۆ ئەڤالاییە کا دەستوری کەسێک و نەها جێگرێ سەرۆکێ پەرلەمانێ کارن وێ بڕێڤە دەبە لێ کار ئاساینە کار بڕێڤە دەچن ڕەتکردنا کرەیمی تایبەتیژی یعنی نەمزەتی سنەیان بی حتا ڕادەیەکی باشی دەنگین پێتوی دەستخستینە ڕەتکردنەوەی ئیدی هەنجەتەکە سیاسی بیە یان ژینە ئەگەر سیاسی نەبێت چاوە ئەو بیە ئەندامی جواتە نەرەن عێراقی ئەگەر بەحسی بوون هێشتاژی ناڤا خیناوی دابە یانژی پشتگیریە بەحسیان کردبە نعم نعم هنالك قد تكون الأمرين معا يعني بله دو تشتنه کو پێویستم ئیماژە پێ بدەین جالی هەندێکالیان سیاسی شعلان تێڕەت کردن و هەندێکالیان دیدناوە چارچۆڤەیە هەماهەنگی
دبێژن ئەندامên پەرلەمانی و هەڵبژارتنەوەی بە سەرۆکی پەرلەمنتۆی عێراقی نەدەستوریەش بەرک و ڕابردوویەوەی باسی بووە لێ دوو ئالی هەنە ئالیە سیاسیان ژیە دەستوری پێویستە بە بێ یەک ئالیکردن ڕەنگە بێتە ئەو بێ گۆهارتن دەمێن بێ دەژبەرک و ڕێکەفتنێکی لە ئالیەن شیعی هەیە و کەسێک وەکە ئەلتەرناتیڤ و بەدیلش بۆی دانە و هەروە کارین و ئالیەن سونەژی ڕازی بکەن و کەسێکی دیدا بنێن و هەروەها جارێکی دن دەنگدان بێکردن ڕەوشێکی بڤی ئاوایی هەیە دنەبەرە سنە و شیعە و کوردانژی ڕاستی بزەڵۆلی دادگاها فەدرالی و ئالیەکی دەرەکی نزیکی شیعەوان ڕێگرە لوەیەکی ئەف مژارنێتەیەک ئالیکردنیانژی پرزگریک خود نێڤبەرە ئالیەن سنە مەذهب دا چونکە ئەڤەش مافیوانە سەرۆکی پەرلەمانی. نعم نعم يعني حقيقة المحكمة بەێ بڕاستی دادگا فیدرالی داوایەکێ جالی هەندێک ئەندامن پەرلەمان خۆ ئەو کارێ خۆ دکات و کارن دەستوری نەحەقەوێ دەماک و داوەک ji بۆیە تێ تەماشە بکات بتایبەتی دەستوری عێراقی ئاماژە کردە یەک ji فەقەراتên خۆ دەبێژە و ئەگەر کەسێک بەرپرسیار بەوە هەروەها بەعسی بە ئەو نابە بەربژێر و نایە هەلبژارتن لە گۆری دەستوری عێراقی بەعسیبوون سەروی هەیە چاوە ئەو بیا ئەندامی جواتان نەرێن عێراقی ئەڤە چاوە دەرباز بیا ئەگەر وسا بێت چی یاسایەکی لا ليس نعم إذا كان لا ليست هنالك سلطة خارجية على المحكمة الاتحادية دەسەڵاتێک نییە سەر دادگاها فیدرالیدا بە ئاوایەکی دەستوری کار دەکەی و چ پەیوەندیایە بە سیاسەتێڤە نییە بەلێ ئەم دەبێژن ئەگەر ئاماژەیەکێ نەها دەماک و لە سەروی وەرە ساختکردن دێ بڕیار لە دەرحەقی وەرە دەرخستن و ئەنجام دێ بڕیار لە سەروێ دەتن کە چ بێکردن لێ ئەم دزانن ژیک و هەندێک فاکتەرێن سیاسی بوون ئەگەر و ئەو ببە ئەندامی پەرلەمانی لێ ئەگەر پێویست ببە لە هەندێک نسووسێن دەستوری وێوە بکن و ئەو ئەندامەتیا پەرلەمانژی وەرە دوورخستن وەرە دەرخستن ژبەرک و دەستور بڤەیەکێ ڕێ نادە ئەگەر هاتو لە سەروی هات یەک ئالیکردن کۆ باسی بووە نابە بە پرسیار نابە نامزەر کورتی ئەگەر بەرسوامە بدی پێشبینە دەمەکە نزیکدا جوین و سەرۆکەکەی نوێژ بووی پەرلەمنتی بێهەڵبژارتن چکی مژارێن گەرم ڕۆژەوێ دۆنەتنەوە عێراقیدا بگەنە ڕێکەفتنێکی زی نعم إذا كانت هنالك يعني تتم التسويات بين القوى بەێ ئەگەر تەسوێندنەوەبەرە ئالیەن سنیدا هەبوو هەروە کەسێک هەڵبژارتن کەسێکێ بەدیلش بۆ شعلان کوجەدەلە سیاسی لەسەرتونە ئەوێ پێشنیار بکەن و پرانیا هێزێندیجی شیعان و کوردانجی وێ کەسێکی هەڵبژێرن ئەسوها دەبینم و وێ بێ هەڵبژارتن دابەشبوون و پەرچەبوون هەیە دناوە ئالیەن سنیدا هەنێک درەنگ کەت و سەرۆکەکش بۆ پەرلەمانی بێ هەڵبژارتن پشتی بڕیارە دادگەهێ وێ وەرە هەڵبژارتن سپاس بەڕێز ڕیاض الوحێدی شروع بە کارێ سیاسیش بەغدایە ئەنگەلمەدەوە سپاس بووە